بەڵێ سڵاوتان لێبێ لە دواوەی ئێوارەی ئەمڕۆ هێزێکی ئەمنی زۆر لە سنووری پارێزگای سلێمانی بڵاوی پێکرابوو بە تایبەت لە بازگەکانی هاتون و چوونەجەرەوەی سلێمانی هەرێک لە بازگەی کەڵەوانان بازگەی تاسلوجە بازگەی عربەت و لەگەڵەوەشدا لە سیتەک و مێرگەپان بە هەمان شێوە هێزێکی زۆری ئەمنی بڵاوی پێکرابوو و بازگەکان بەڕووی هاوڵاتیاندا داخرابوو هیچ کەسێک نەیەتوانی لە سلێمانی بچێتە دەرەوە بە هەمان شێوەش ینی هیچ کەسێک نەیەتوانی لە دەرەوەی سلێمانی بێتە ناو سلێمانی بەم شێوازە بازگەکان داخرابوو هێزێکی زۆری ئەمنی بڵاوی پێکرابوو لەگەڵ ئەمانەژدا هێزێکی دیکەی ئەمری لە سنتەری شاری سلێمانی لە چەندین شوێنی گشتی و شەقامە گشتەکاندا بازگەیان داناوە و تاوەکو ئەم کاتەشکە من لە ڕاستەوخۆکەدا قسە دەکەم هێزێکی زۆری ئەمنی لە سنتەری شاری سلێمانی لە چەندین شوێنی جیاواز بازگایان داناوە پشکنین بۆ ئۆتۆمبیلەکان دەکەن لە دوای بڵاوبوونەوەی ئەم هێزە ئەمنیانە لە میدیاکانەوە هەر کەسەوە بە جۆرێک باسییان دەکرد باسیەوە دەکرا کە فەرمانی دەستگیرکردن بۆ لاهور شێخجەنگی دەرچووە بۆیە ئێمە پەیوەندیمان کرد بە سەرچاوەیەک لە نووسنگەی لاهور شێخجەنگیەوەی بە زوم ڕاگەیاند کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیهەوێت سیناریۆیەک لە ڕێگەی دادگاکانەوە یعنی دادگاکان بەکاربهێنێت بۆ ئەوەی کە سیناریۆیەک دروست بکات وەک سیناریۆکانی پێشووتر و لاهور شێخجەنگی پێ تۆمەتبار بکات ئەمە قسەی سەرچاوەیەک بوو لە نووسنگەی لاهور شێخجەنگی بەم شێوازە بە زوومی گوت کە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە تایبەتیش سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەوێت دادگا بەکاربهێنێت بۆی سیناریۆیەک دروست بکات وەک سیناریۆکانی پێشوو لاهور شێخجەنگی پێ تۆمەتبار بکات ئەمانە لە دوایەوە دێند کە لاهور شێخجەنگی ئەمڕۆ لە دوانیۆڕۆی ئەمڕۆوانێ بەشداری چەند شوێنێکی کرد و چەند شوێنێکی بەسەر کردو یەکێک لەوانەش پرسەی ئەفسەری دەستگای ئاسایشی هەرێم عەقید سمکۆ ئەحمەد کە ناسراو بە حاجی سمکۆ بەشداری ئەو پرسەی کرد و هاوخەمی و ینی هاوخەمی و ماتەمێنی خۆی بە کەس و کارەکەی گەیاند لە دوای ئەوە سەردانی چەند شوێنێکی دیکەی کردووە و دواتر ئەم بابەتانە بڵاوبوونەوە لە سنتەری شاری سلێمانی و هێزێکی ئەمنی زۆر لە سنتەری شاری سلێمانی بڵاوی پێکراوە بەڵام ئەوەی کە هەیە سەرچاوەیەک لە نووسنگەی لاهور شێخجەنگی ئەوەی بە زوم ڕاگەیاند کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیهەوێت سیناریۆیەک بۆ لاهور شێخجەنگی دروست بکات لە ڕێگەی دادگاکانەوە بۆ ئەوەی کە لاهور شێخجەنگی پێ تۆمەتبار بکرێت ئەمە تەواوی زانیاریەکان بوو هەم سەبارەت بە هێزە ئەمنیەکان لە سنووری پارێزگای سلێمانی کە بەم شێوازە لەسەر جەم بازگەکان و لەسەر جەم شوێنە گشتیەکان بڵاویان پێکرا و بازگەیان داناوە و ڕێگە ناجەن لە بازگەکانەوە هیچ کەسێک هاتوو چۆ بکات بەڕووی سلێمانی و چوونە دەرەوەی لە سلێمانی. ئەوەی کە هەیە ئەرەمێت دووبارە باسی بکەمەوەوانە ینی جوانیۆڕۆی ئەمڕۆ کە هێزێکی ئەمنی زۆر لە سنتەری شاری سلێمانی و لە بازگەکانی شاری سلێمانی بڵاویان پێکراوە بە تایبەتی لە بازگەکان هەرێک لە بازگەی کەڵەوانان بازگەی تاسلوجە بازگەی عربەت لەگەڵ سیتەک مێرگەپان لەم شوێنانە هێزێکی زۆری ئەمنی بڵاویان پێکرابوو و بازگەکان داخرابوو بەڕێوە هەوڵاتیانی کە دەیانویست لە بازگەکانەوە هاتوو چۆ بکەن لەگەڵ ئەمەشدا لە سنتەری شاری سلێمانیش لە چەندین شەقام و شوێنی گشتی جیاواز بازگەدانراوە و پشکنین بۆ ئۆتۆمبیلەکان دەکرێت بازگەکان لەلایەن هێزە ئەمنیەکانی سلێمانیەوە جانراوە سەبارەت بەم بابەتە پەیوەندیم کرد بە سەرچاوەیەک لە نووسنگەی لاهور شێخجەنگی ئەوەی پشتڕاست کردەوە کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت دادگا بەکاربهێنێت بۆ ئەوەی کە سیناریۆیەک دروست بکات هەمان شێوەی سیناریۆکانی پێشووتر بۆ ئەوەی کە لاهور شێخجەنگی پێ تۆمەتبار بکرێت باسی ئەوەشی کرد کە ئەمڕۆ لاهور شێخجەنگی لە جوانیۆڕۆوانێ سەردانی چەند شوێنێکی کردووەیەکێک لەوانە پرسەی ئەفسەری دەستگای ئاسایشی هەرێم سمکۆ ئەحمەد عەقید سمکۆ ئەحمەد کە ناسراوە بە حاجی سمکۆ بەشداری و پرسەی کردووە و هاوخەمی خۆی و ماتەمێنی خۆی بە کەس و کارەکەی ڕاگەیاندووە لە دوای ئەم بابەتانەوە بەم شێوازە هێزە ئەمنیەکان لە سنتەری شاری سلێمانی و لە بازگەکانی شاری سلێمانی بڵاویان پێکراوە ئەمەشتر سوود لە ڕاوکێکی خسۆتە دڵی هاوڵاتیانەوە بۆتە جێگەی پرسیار بۆ لای هاوڵاتیان کە بۆچی بەم شێوازە بازگەکانی سنووری پارێزگای سلێمانی داخراوە و هاتوو چۆکردن بەڕووی سلێمانی و دەرەوەی سلێمانی ڕاوەستا و هێزێکی ئەمنی زۆر لەو شوێنانە جگیرکراوە جگە لەوەش لە سنتەری شاری سلێمانی هەرێک لە شەقامی 6 مەتری گەڕەکەکانی سنتیانی ناو شاری سلێمانی شەقامە گشتیەکان هێزێکی ئەمنی زۆر بڵاوی پێکراوە بازگەیان داناوە پشکنین بۆ ئۆتۆمبیلەکان دەکەن.